قسەکردنی سوکرات لەبارەی بەهرەکانەوەیە، لەبارەی ئەوەیە چۆن ئێمە بتوانین چاکتر بین لەوەی کە هەین. بەڵام قسە و باسی خەڵک لەبارەی چەوەیە؟ لەبارەی ناوبانگی فلانەوە، لەبارەی سەروەت و سامانی فلانەوە، لەبارەی هەموو ئەوەی کە چییە؟ کە بەدەرە لە بەرەمەندی. لەبەرەوەیە سوکرات دەڵێ ئێوە من تەنها ئەوەندە دەکەم، دەڵێم ئێوە ئەوەندەی بایەخ بە جەستەتان و بە شۆرەتتان و بە سەروەت و سامانتان دەدەن، ئەوەندەش بایەخ بە ڕوحتان بدەن، ئەوەندە بایەخ بەوە بدەن، بیل لەوە بکەنەوە باشە چۆن ئەم بارەیە کە لە ناو ڕوحی منایە چۆن وەدی بێ، چۆن باشتر بێ، چۆن بکەومە من بکەومە سەر ڕێگەی باشتر بوونم، بکەومە سەر ڕێگەی چاکبوونم. هەمووی باسی شۆرەت و فلان و فیسار دەکا، بەس کەس باسی چاکبوون ناکە. وە لێرەوە سوکرات دەموو خەیاڵی لای چییە؟ لەناو عالەمێکایە کە عالەمی فەزیلەتەکانە. بەڵام ئەوانی تر لەناو عالەمێکان کە عالەمی فەزیلەتەکان نییە، عالەمی سەروەت و سامانە، عالەمی شۆرەتە، عالەمی بوونە کۆمەڵایەتەکەی ئینسانە، نەک بوونە ڕاستەقینەکەی. ئەو بوونەی کە لەناو کۆمەلگا ئاەتی وە کۆمەلگا دەیبینێ و هەڵوێستی بەرامبەر وەردەگرێ، ئەم بوونە ساختەیە.